عقيتينا قسطان بيت بسم الله طاري وبور نقر چۆنن جەژنەکەتان لێ پیرۆز بێت دەزانم جەوەکەی خۆش نییە لایەک گەرمای وشکە ساڵیە لەولاشەوە موچە دەنگ و ڕەنگینیە و بازاڕەکەشی کزە بەڵام هونەرمەندان لە بەردڵی ئێوە پڕیان کردو لە گۆرانی و سینەماش بێ فیلمی کوردی نابێت هەردی سەلامی بۆ ئەم جەژنا پاییز دەکاتە بەهار و دەژبێتە پاڵەوانی فیلمی تیمساح تیمساح ناوی فیلمێکی نوێی سینەمای کوردیە و بەم زوانە دەچێتە سەر شاشەی سینەماکان گریانەکەی ئێام ئەکرەمیش هەر بۆ ئەم فیلمە بوو ئەم باز دەکەم بە خودای ئەو گریانە فیلم بوو ئابەز بۆ گریام عەلەسەر لە فیلمەکە فیلم کوڕەکەم تەمەنی کچکەیە بە حەبوو حەشە ئەوانە ئەمری خوای دەکات و حتا لە جیلفانم لە شەڕواڵەکە ئەوها دەکەم حەبی دەردێنم خەڵک وایان زانی پارەیە بەخوای حەبوو بەو حەبەی کوڕەکەم مردیە بۆیە دەگرێم هەرەوەندە جا هەر فیلمی تیمساح نییە هیچ فیلمێکی تری سینەمای کوردی و بۆ ئەم جەژنە لە سینەماکانی کوردستان نمایش دەکرێت وەک لە پێیجی فەرمی فیلمی هیچ باس دەکرێت فیلمەکە ئاڵۆز و نهێنی ئامێزە و ئەکتەرەکانی جیلی ئاڵتون و نوێش تێیدا بەشدارن جڕی لە فەردادا ناوە ماهیر ئەمین هەر پێش جەژن دەستی خۆی وەشاند و بە ڕەوشەنێ شەقراوێ گەرمی کرد و جەژنەکەی بۆ هەوادارانی کردە دوو جەژن ڕەوشەنێ شەقراوێ بسکو شابسکان شەکاوەی لەبەرهەتا بەهجەت یەحیا بە دوای جێگایەک دەگەڕێ لە دڵی هەوادارانی بۆ گۆرانی نوێیەکەی تا بۆ ئەم جەژنە کەیف خۆشیان بکات بەڵام نازانم بەکێ دەڵێت باز نییە تۆ هەیت علی باگیان باگ مناڵەکان چون بۆ تۆ دڵنیام ئەوەی جیلی ئاڵتونی بێ منداڵیان بەبێ ئەم گۆرانیە بەڕێ نەکردووە علی باگ لام باگ مناڵەکان چون بۆ کیۆ چون بۆ شاری باگ چیان بێر خورمە چی تر بێرمە باچی ڕۆشتن بە عارەبانە دوای 39 ساڵ لە خزمەتکردن لێرە بەدووە بەیان زەریفی ئیتر بەت هونەرمەندە و خانە نشین کرا بەڵام هێندە بە هیوایە دەڵێ تەنیا داوامەکە نەماوە سکراب ئەبین بەس قەت ناڵم پیر بووم سکرابە بر ئەشیاکانمان بەڵام من قەت نەموتووە پیرم هەر بە گەنجی ئەمێنمەوانێ و بۆ ئەوەی خزمەت بکەم وڵی بەرنامەوە تۆزەمان یعنی بحەسێمەوە تۆزە لە ماڵەوە هەچەند لە ماڵی شۆ ناتوانم هەر زۆریش لە ماڵەوە بم بەڵام ئیش و کارەکان زۆرە ئیتر بەڵام هەر ئەوەیە ناچم بۆ دەوام هەرەوەیە ینی هیچ شتێکی تر نییە زۆر سپاس کە کەلتوری کوردیت نیشانی ئێمەدا ئەمە قسەی هۆڵندیەکانە بۆ ئەو کوڕە کوردەی بە گۆرانی کوردیەکان هۆڵندای هێنایە دانس و سەماکردن جا ئێستا هاتوونەتەوە کوردستان و لە مای 1964 وعد دەدەن ئەم جاریان بە جلی کوردیەوە دەرکەون نانا ئەگەر هەر بیکەم بە جل کوردی بێ هەمووی لەسەرەوە تا خوارەمووی جل کوردی بێت نازەمزانە هیچێکە سێرەکە با جلێ کوردی جوانم بۆ دانا منێکەمە بەرم ئێتان پێم وتیش دەسێت جلی شاڵ ئەیە لەگەڵ کوڵە باڵێک دوو فەرقیانە لەگەڵ پووزەوانەیە ترەوە تا ڕێک کامل بە کوردی ئەڕۆیت ئەمجارە چاوەڕی ڤیدیۆشی ئەواگە باشە زۆر باشە باشە وعد شاڵاو چامۆز کوڕێکی کوردی خەڵکی کەرکووکە و دەبێ ساڵە لە هۆڵندا دەژی و یەکێکە لە کەسە بەناوبانگەکانی ئەو وڵاتە و دیجەیزانێکی باشە بەم دوایە چەند گۆرانێکی کوردی ڕیمێکس کرد و لە هۆڵ و ئاهەنگەکانی ئەوێ پەخشی دەکردن خەڵک زۆر حەزیان لێ بوو لە سۆشیال میدیاش زۆر دەنگیدایەوە ئەوڵە زۆر پێیان خۆش هەموو جارێکە ئەو گۆرانانە ریمێکسەکەین و لە کلۆپەکان لە فەستیڤالەکان لێدەین داێنین هەموو جارێ دوای ئەوە دێن بۆ لامانە لێن ئەمە چییە خەجۆمان لێنە بۆ زۆر پێمان خۆشە چووکە هەموو هەفتەیەکانی هەموو جارێک جویان لە گۆرانی ئەلکترۆنیک میوزیکە بێ لەوێ هەموو عینەنە ئەمیان جۆ لێنێ بۆ شتێ تازەیە زۆر پێیان خۆشە جوانترین کۆمنت کە بینیمە بە ئێمەیان وتووە ئێس بە ئینگلیزی وتیانە thank you for sharing the Kurdish culture with us يعني زۆر سپاس کە کەلتوری کوردی پیشانەدەن بە ئێمە ئیتر وایە
سەردەمەکەی وای لە هاتووە لێرە و لە وڵاتانی عەربی و جیهانیش بەشێک لە هونەرمەندانی گۆرانی دەڵێن دابنە پاڵەوانی فیلمە سینەمایەکان. جا هەر بۆ بۆنێوە حەمید عوسمانی خۆشمان دەیەوێ ڕێچکەکەی بگۆڕێ و ببێتە ئەکتەر و ڕۆڵی کوڕئازاکەی هەبێ لە فیلمێکی ئاکشن. فیلمێکی ئەکشنە بەڵام ئەو فیلمە تەنها بڵێ نووسراوەتەوانێ لەگەڵ چەند بەڕێزەکە قسەمان کردوکەوە پیان خۆش بڕێکی بنۆرگرن بزان بەشدارە بم بەشدار نابم بۆ درامایکیش پیانوتم بەس بە حەقیقەت هێشتا وەڵام منێونەتەوە. دەوری کوڕازاکە بینی؟ کوڕازاکە وەڵا بەدەنگ ئیشەڵا ئەوەی پێم بکرێ لەناو فیلم و لەناو درامایە بەڕاستی لە بواری شانۆیە کە ئیشی من نییە بۆیە چەند وەختیشە لەو بوارەیە نەچوومەتە ینی داخڵی ئەو بوارە نەبووم بەڕاستی هەتا ئێستا ینی وتومە نایکەم بە هەموو مامۆستاکانم وتوە هەموو ئەو دەرهێنەرە بە ڕێزانم وتووە ئەوانی کە حەزیان کرد بە ئیشم لەگەڵاکەن خۆیان ئاگادارن کە پێم وتون نایکەم. جاخوانەکە کچێک ببێتە هەواداری سەرسەختی هونەرمەندێ کۆڵ نادا تا بە هەر ڕێگایەک بێ پەیامەکەی خۆی پێ بگەێنێ. وەگەڵ کچەی وێنی نەڤید زەردی بە تاتۆ لەسەر قۆڵی کێشاوە. نەڤید زەردی خۆی ڤیدیۆی کچەکەی بڵاو کردوێتەوە و دەڵێت خۆشەویستی هەوادارەکانم بە هیچ ناگۆڕمەوە هیچ کات زمانی هونەرەکەم نەگۆڕیوە تا مردنم هەر ئاوا دەمێنێتەوە هەرچی هێز و توانم هەبێ بۆ گەل و نەتەوەکەم سەرفی دەکەم. کەلیلاف وەک باشترین هونەرمەندی کوردستان لە فێستیڤاڵی نەدۆڵەتی موزیکی داف باما لە ئەڵمانیا بۆ ساڵی 2025 شان بەشانی چەندین هونەرمەندی جیهانی و عەربی و ئێرانی خەڵات کرا. هەر لەگەڵ دەرکەوتنیشی بە چەپڵەیەکی گەرم پێشوازی لێکرا هەیفاوە بیش یەکێک بوو لە باشترینەکان. هەمویان بەلایەک ئەم کوڕە کووردە بچکۆلێش بەلای. دەزان باسی چی دەکەم ئەم هەفتەیە شای و هەڵپەڕکەیەک بوو لە بانی ڕۆژهەڵاتی کوردستان. ئاوسەری دیار نەبوو. شەشەمین فێستیڤاڵی نەدۆڵەتی هەڵپەڕکێ بوو لە نێو ئەم هەموو گروپە جوانەدا کە بە ستایلی جیاواز ڕیسیان بەست بوو شای کوردیان دەکرد منداڵێک بۆ ترەندی فێستیڤاڵەکە و بە هەمووان قوربان و حەیرانی دەبوون. بێت تەمەنی سەر و 5 ساڵ بێت و هیچ جۆرە نەخۆشیێکی نەبێت نابێت کوێر بێت یاخود لاقێکی نەقوستان بێت بسم الله الرحمن. دەک زیڕەکەی عەبدولعەزیز وشترێکەوە دەهێنێ و ئەمزانی گورگ قەپاڵی لێدای هەموو بەزمەکە وشترێکی داما بوو. ئەمە پڕبینەرترین ڤیدیۆی ئەم هەفتەی 964 بوو. پەیامنێرەکەمان فۆبیای لەمار هەیە وەک خۆی دەڵێت دەمی وشترەکە بەمار تێگەیشتووە. بسم الله الرحمن. بای بای.